سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان یاوڕێم چۆنن؟ من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئەزان بۆچی؟ لەبەرەوەی لێرم لەم گوندە جوانەی کوردستان لەگەڵم مناڵە ئازیزانەی هاوڕێمە خۆمان ئامادە کردووە بۆی بەرنامەیەکی جواتان پێشکەشکەین. مناڵەکان چۆنن؟ ئادەی پێم بڵێن گوندەکەیەوە ناوی چییە؟ دەشتی تلێ کەواتە ئەمڕۆ لە دەشتی تلێوە بەرنامەیەکی جوان پێشکەشیەوەکەین لەگەڵمان بێن. سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان یاوڕێم چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەیخوا میشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئازان بۆچی؟ لەبەرەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاو بە ئێوەی ئازیزەکەوێ پێم بڵێن پێتا خۆش واتمە گوندەکەیەوە؟ هەر بژین ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ دەشتی تلێ سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای ماوەت سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین مناڵەکان هاوکارانم یەک راپۆرتی زۆر جوانیان ئامادە کردووە لەسەر گوندەکەیەوە باجارێ بچینە لای ئەو راپۆرتە باشە؟ فەرموون. سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. ئامادەن بینەری گەشتەکەی ئەمڕۆ زیتەڵەی هاوڕێمان بن؟ زۆر باشە وەرن با پێتان بڵێم ئەم هەفتەیە گەشتەکەمان بۆ کوێیە؟ گوندی دەشتی تلێ. ئەم گوندە جوانە لە ناوچەی شارباژێڕە و سەر بە قەزای ماوەتە و دووریەکەی نزیکەی 45 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. وەرن باباسی ئەم گوندە جوانەتان بۆ بکەم. ئەم گوندە مێژوویەکی زۆر کۆنی نییە لەبەر ئەوەی بنچینەی ئەم گوندە و خەڵکەکەی ئەگەڕێنەوە بۆ گوندی قەشان واتە سەرەتا ئەم گوندە بوونی نەبووە تەنیا گوندی قەشان هەبووە و کە ئەویش مێژوویەکی زۆر دێرینی هەیە. گوندی قەشان لە سەردەمانی زوودا بەهۆی بەرفراوانی ڕووبەری زۆری کشتوکاڵیەکەی کاتێک خەڵکی گوند سەرقاڵی کاری کشتوکاڵی بوون لەسەر زەویەکانیان بۆ ئەوەی ئەوەنە هاتوچەی گوند و سەر زەویەکانیان نەکەن بۆیە هەندێکیان کە پر و هەندێکیش خانووی لەو زەویانەدا کردوتەوە بۆ هاوین و بەهار کاتی کشتوکاڵکردن تیایدا ماونەتەوە و زستانیش گەڕاونەتەوە ناو گوند. بەڵام ئیتر وردە خەڵکی گوند ناوچەکانی خۆیان فراوان کرد و هەر کەسە و لەسەر زەوی خۆی خانووی دروست کرد. بابە بەکر ئاغا کە خەڵکی گوندی قەشانە خاوەنی زۆرینەی زەوی و زاری ئەو ناوچەیە بووە و بۆیە زۆرینەی زەویەکانی بەسەر کوڕ و نەوەکانیا دابەش کردووە و تاکو ئەو ناوچەیە ئاوەدان بکەنەوە. لە ئەنجامدا گوندی دەشتی تلێ و بەردەپان و بەرسماق بنیادنرا. ئێمە ئەمڕۆ باسی گوندی دەشتی تلێ ئەکەین. ئەم گوندە ڕووبەرێکی باشی زەوی کشتوکاڵی هەیە. بەهۆی هەبوونی سەرچاوەی ئاو خۆشبەختانە خەڵکی گوند بۆ دابینکردنی ژیانیان سەرقاڵی کاری کشتوکاڵی و ئاژەڵدارین. هەر ئەمەش وای کردووە ئاوەدانیەکی باش لەو گوندەدا هەبێت. لەم گوندە جوانە قوتابخانەیەکی بنەڕەتی تێدایە و لە سەرەتای ساڵانی 1980 بۆ یەکەم جار قوتابخانە تێیدا کراوەتەوە. یەکەم مامۆستاش کە لەم گوندە خزمەتی منداڵانی گوندیان کردووە مامۆستا محەممەد حسێن و مامۆستا عومەر ڕەسوول بوون کە خەڵکی گوندی ژاژاڵە بوون. ئەزانم تامەزرۆن زانیاری زیاتر لەسەر ئەم گوندە جوانە بزانن. کەواتە ورن با بگەڕێینەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێکانمان
با ئەوان زانیاری زیاترمان پێ بڵێن. فەرموون! ئادیە موتان چەپڵێکی قایم لێبەر بۆ ئەو کارانم. دەست خۆش مناڵەکان حەزەکەت سەرەتا چیرۆکێکتان بۆ بجەرمەوە دوای دەستکەین بە بەرنامەکە؟ ئافەرین. چیرۆکەکەمان ناوی پەیامی گیاندارانە بۆ منداڵان. چیرۆکەکە ئەڵێ لە دەشتێکی پڕ گوڵ و گوڵزارە بە تەنیا ئەسوڕامەوە. بولبولێکی جوانم لێ پەیا بوو، هەر لە ئاسمانەوە بە دەنگە خۆشەکەی سڵاوی لێکرم و وتی تکایە وەرە با بڕۆین بۆ لای هاوڕێکانم. هاوڕێکانم پەیامیان هەیە بۆ مناڵان. هەمووان چاوەڕێی تۆکەن تا پەیامیان بگەێنی بەکێ بە مناڵانی تر. بولبولەکە پێشم کەوت و منیش بە دڵێکی خۆشەوە دوای کەوتم. ئەمە کوڕێکەی گێڕێتەوە. ئەڵێ کاتێک گەیشتمە لایەن بینیم کۆمەڵێک ئاژەڵ و باڵندەی جوان لە قەراخ ڕووبارێک کۆبوونەتەوە. دوایەوەی بە خێراتنیان کردم هەر یەکە بە نۆرە باسی پەیامی خۆی کرد. یەکەم جار هەڵۆی چاوجوان وتی تکایە پەیامەکە بگێنە بە مناڵان با وەکو من چاوتیش بن. با مۆبایل و ئایپاد بەکار نێنن چونکە زۆر بەکارهێنانی مۆبایل و ئایپاد چیان لێکە؟ چاویان کسەکە. دواتر پاشای دارستان شێری ئازان نەڕاندی و وتی بە مناڵە بەهێزەکان بڵێ با وەکو من بەهێز و چاونەترس بن. با دڵی یەکتری نەشکێن و لەگەڵ یەکتریا دۆست بن و یەکتر ئازار نێن. با وەکو من ئازا بن و کۆشش بکەن و نەترسن. لەولاوە سمۆرەی خنجیلانە بازیایە سەردارێک وتی تکایە پەیامی منیشیان پێ بگێنە. پێیان بڵێ با وەکو من زیرەک و دانابن. پێیان بڵێ با بخوێن لە قوتابخانە و دوانەکەون. بە پولەی باڵنەخشین کە بەسەر گوڵێکەوە نیشتبووەوە بە دەنگە ناسکەکەی یاواری کرد. هاوڕێی خۆشەویست بە مناڵان بڵێ با وەکو من دڵشاد و کامەران بن. با هاوڕێی درەخت و گوڵەکان بن. پێیان بڵێ با هەرگیز ئازاری دار و درەخت نێن. لەولاوە سەگی بەوەفا وەڕاندی و وتی هاوڕێکیان ئێمەی سەگ بە ئەمەکداری ناوبانگمان دەرکردووە. تکایە بە مناڵان بڵێ با وەکو ئێمە بەوەفا بن. پێیان بڵێ کە لەگەڵ دایک و باوک و خێزان و نیشتیمانە بە ئەمەک و بەوەفا بن. گەروێشی نەرم خەندەیەکی بۆ کرم و وتی تکایە پەیامی منیشیان پێ بگێنە و پێیان بڵێ بۆ ئەوەی وەکو من چوس و چالاک بن با شەوان زوو بخەون و بەیانیان زوو لە خەوەسن. تەندروستی لە زوو خەوتن و زووەستانەیە. پێیان بڵێ ئەگەر وا بکەن وەکو من خەوی خۆشە بینن. کەمەڕی چاوکاڵ پەیامی خۆی گەیان منیش سوپاسم کرد و توند باوەشم پیادا کرد. بەڵام لە شەنەرمەکەی لەو خەوە خۆشە بە ئاگایە نامەوە. بەڵێ هاوڕێیان ئەوەی ڕوویان خەو بوو بۆیە بڕیارم ما خەوەکەم لە شێوەی ئەم چیرۆکەیە بنووسمەوە و پەیامی ئاژەڵەکان تا پێ بگێنم. چیرۆکەکەمتان گوێ لێ بوو؟ دەکەواتە یەک چەپڵەی قایم بوو ئەو بێدەنگی خۆتان لێبن. ئێستا بێمە لاتان و بۆ خۆمان دەستکەین بە گفتوگۆکانمان؟ یەکەم جار بچمە لای کێ لای کێ؟ لای پرژە بچکۆلانە. پرژە چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ باشی؟ پرژە گیان ئادی پێم بڵێ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەنی؟ یەک. ئەم ساڵ چوویتەتە قوتابخانە؟ ئافەرین. کەواتە گوێ لە پەیامی چیرۆکەکەمان بوو وایە؟ ئێمە ئەبێ بۆ ئەوەی بەیانی زوو لە خەوەسین ئەبێ شەوان زوو بخەوین یان درەنگ؟ زوو. ئەبێ شەوان زوو بخەوین. ئەگەر بەیانیان درەنگ خەبەرمان بێتەوە بۆ قوتابخانە کارێکی باشمان کردووە یان نەڵە؟ کارێکی هەڵە وایە؟ ئافەرین. کەواتە ئەبێ ئێمە شەوان زوو بخەوین ئەبێ بەیانیان زوو لە خەوەسین بۆی دوانەکەوین بۆ قوتابخانە و وانەکانمان بە باشی فێرکەن. باشە؟ ئافەرین. پرژە
بەڵێ ئادی گۆرانی مە بۆڵێ بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ نەماڵە سمارەخانە تەقەی دەرگایە نەماڵە سمارەخانە تەقەی دەرگایە تەق 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 جێ ئەوە من دابیرم ڕۆڵەجان بۆم هێناون کێکی جان دەیبیکەنەوە ڕۆڵەجیان ئافرین یەک چەپڵێقای بۆ دادە پرشێکیان هەر بشی ئافرین مایکەکە بە بە کاکانۆی هاوڕێ و هانۆ چۆنی باشم باشی هانۆ گیان تۆ چوتێتە قوتابخانە نەخێر هێشتا پچکۆلێ وایە باشە ئەی تۆ حەزەکەی وەکو پرژە و وەکو هانا وەکو مەرد و ئەمانە زوو بچیتە قوتابخانە کەواتە ئەبێ شەوان چی بکەی زوو بخەوی ئەبێ میوە بخۆی ئەبێ خواردن بخۆی ئەبێ وەرزش بکەی نابێ یاری بەچی بکەی بە تابلێت و ئایپاد و مۆبایل باشە ئەو کاتە تۆش زوو گەورە بیت و وەکو هاوڕێکانە زووە چیتە قوتابخانە حەزەکەی زوو بچی کەواتە ئەبێ بە قسەی دایە و بابەش بکەی باشە یەک چەپڵێقای بۆ کاکانۆ ئانۆ جان مایکەکە بە بە دادەهانە هانا جان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش یاخوا میشە باش بی ئەی تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەی ئافرین هانا بەڵێ گوندەکەی ئێوە قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند شەش ئەی باشە ئەگەر دەرچن بۆ حەوت و هەشت و نۆ ئەچن لەکوێ خوێنن وازێنن یان ئەچن لەکوێ خوێنن بەسماق بەرسماق دوورە لێرەوە بەڵێ بەچیە چەند بەپاس بەپاس باشە مناڵان ئەبێ کە گوندەکە قوتابخانەی تیانە بوو واز لە قوتابخانە بێنن بڵێن ئێمە ئیتر ناخوێنین نەخێر نەخێر بۆچی سوودی خوێندن چی ئەزانی نەخێر فێری زانست و زانیاریمانەکە وامان لێکە لە پاشە ڕۆژە بین بە کەسێکی زۆر باش بۆ نیشتیمانەکەمان وایە بەڵێ ئەفەرین هەناگیانانە بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی گۆرانی یان مۆراوە گۆرانی هادی گۆرانێکم بۆ بڵێ کەروێش گوتی دایە ڕێگام پێ بدا بچما دەر چەندی ڕۆژاوا لە ماڵم بە تەنیا زۆر بێزارم دایکی وتی نانە نابێ ڕێوی کاڵتە نازانە تۆ بچکۆلەی ڕۆڵایگەان نابێ بچیتە سەر شەقام دایکی کەمێ سەرقاڵ بوو کەروێش خێرابۆی دەرچوو چوو بۆ یاری بۆ گەڕان لەسەر بینین ئاڵاخان ئەی ئافرین یەک چەپڵێقایم بۆ داداناگیان هەر بشی ئافرین هەناگیان مایکەکە بە کاکە مرد کاکە مرد بەڵێ چۆنی بەڵا باش ئەحواڵە چۆنە حواڵی ئێوە ئەی یاخوام و کاتێ باش بی مەرجان ئەی تۆ لە پۆلی چەنی یەک دەرسم بۆ دوو دەرچی بۆ پۆلی دوو ئافرین هەر بشی لە قوتابخانە شت فێر بووی بەڵێ وانەی بیرکاریان فێر کردی بەڵێ حەزت لە قوتابخانەیە بەڵێ باشە با ئێستا شتێکە لێ پرسە سێ هەنجیر لەگەڵ دوو هەنجیرە کاتە چەند هەنجیر پێنج هەنجیرە ئافرین باشە ئەی ئەگەر چوار هەنجیرێ پێ بێ یەک هەنجیر بخۆی چەند ئەمێنێتەوە سێ نە پێنج هەنجیرێ پێ بێ یەک دانەی بخۆی چوارە مێنێتەوە ئەی ئافرین باشە ئێمە بۆ ئەوەی کە وانەکان بە باشی فێر بین بۆ ئەوەی مناڵێکی زیرەکمان لێ دەرچێ ئەبێ لە پۆلە هاروهاجی بکەین یا بە بێدەنگی دانیشین بە بێدەنگی دانیشین بە بێدەنگی دانیشین ئەی ئافرین باشە مرد پێم بڵێ بەڵێ قوتابخانەکەتان دوورە لە ماڵەکەتانەوە ناوەڵە باشە مناڵان کاتێکە چەند بۆ قوتابخانە ئەبێ بەسەر شەقامەکەیە بڕۆنیان بەسەر شۆستەکەیە بەسەر شۆستەکەیە چونکە شەقامەکان ئۆتۆمبیلی پیاڕوە ڕەنگە تووشی ڕووداوێکی هات و چۆبین وایە ئافرین مەرجیان مرد ئەی تۆ چیمان پێشکەشەکەی گۆرانی هەتی گۆرانێکم بۆ بڵێ گوڵی ناو باخچەی دڵم باک و خاوێ نادڵم گوڵی ناو باخچەی دڵم باک و خاوێ نادڵم مامۆستاکان بەسۆزن میهرەبان و دڵسۆزن مامۆستاکان بەسۆزن میهرەبان و دڵسۆزن ئافرین هەر بشیت یەک چەپڵێقایم بۆ کاکە مرد دەست خۆش مەرجیان مایکەکە بە لەنی هاوڕێمان لەن بەڵێ چۆنی
باشم ئەو ناوە خۆشە چییە کێ ناویلان باوکم باوکێت ئەمە درێژ بێ و هەمیشە دڵخۆش بن بێکەوە لەنگیان بەڵێ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوارە ئافرین هەر بژی حەزت لە قوتابخانەیە بەڵێ کەمیان زۆر زۆر حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتۆر دکتۆر باشە کە بووی بە دکتۆر حەزەکەی بێتەوە لە گوندەکەی خۆتان خزمەتی مناڵەکەی یا بچیتە شوێنێکی تر بێمە بۆ گوندەکە ئافرین کەواتە ئێمە ئەبێ هەموو کاتێ ناوچەکەی خۆمان لەبیر بێ و مناڵانی گوندەکەی خۆمان خۆش بێ وایە وایە ئافرین لەن بەڵێ لە وەرزی زستانە ئێرە ساردەیان گەرمە ساردە ساردە باشە ئەبێ ئێمە دارەکان هەمووی لە بنا ببڕینەوە بۆ خۆ گەرمکردنەوە نەخێر بۆچی سوودی دار چییە؟ سوودیدار ئەوەیە کە هەوا و هەوای پاکمان بۆ هێنێت ئافرین چیتر؟ ئێستا ئێمە لە ژێر سێبەری چیا دانیشتووی؟ لە سێبەری دارە ئافرین ئەی باشە هەنجیر و گوێز و هەنار و ئەمانە بەری چین؟ دار بەری دارەکەواتە لە بەرەکەشیە خۆین زەویەکە سێبەرەکەی زەویمان بۆ فێنگەکە ئێمە هەوای پاکیش لە چی وەرەگرین لە دارەکانەوە وایە؟ وایە ئەگەر دارەکان ببڕینەوە ناوچەکەمان هەمووی ئەبێ بە بیابان نەخۆشی زۆرە بێ ئاو هەوا پیسە بێ ئەو کاتە ناوچەکەمان بە کەڵکی ژیان نامێنێ وایە؟ وایە باشە ئێمە بۆ ئەوەی ئاو هەوای ناوچەکەمان خۆش بێ ساڵانە لە بری ئەوەی دار ببڕینەوە ئەبێ چی بکەین؟ ئەبێ دار بڕوێنی وایە؟ وایە ئەی ئافەری لەنجان یەک چە بڵێ قایم بۆ دادەلە لەنجان ئەو مایکەی بە کاکە مرد کاکە مرد بەڵێ چۆنی باش مێتە ئەحواڵە چۆنە ئەحوان باشە کاکە مرد بەڵێ هاوڕەکانە وتیان کاکە مرد لە بەریتانیاژی وایە بەڵێ ئافرین بەخێر بیتەوە ناخۆش. بەسەرداناتیتەوە بۆ ئێرە بەڵێ حەزت لە کوردستانە بەڵێ کوردستان خۆشە بەڵێ ئەی ئافرین کەواتە ئەبێ ئێمە لە هەر شوێنێ بین وڵاتی خۆمان خۆش بوێ ڕێزی وڵاتی خۆمان بگرین زمانی خۆمان بیر نەچێتەوە ئەبێ هەوڵ بین نووسین و خوێندنی کوردیش بە باشی بزانین وایە؟ بەڵێ ئافرین ئادی لەوێ تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ سەیری بەرنمەکانی ئێماکەی بەڵێ باشە سوودە لێبینیوە تۆزە ئافرین باشە سێرکە بۆ ئەوەی کە زمانی کوردیەکە و باشتر بێ بۆ ئەوەی شارەزای کولتوری کوردی بی ئەبێ بە بەردەوام سەیری ماوەی مناڵانی کورساتکەی سەیری بەرنمەکانی ئێمەش بکەین ئەجا ئێمە چەناڵێکی خۆشمان هەیە لە یوتوب ناوی کورتسات کیتسە سەرجەم بەرنمەکانی ئێمەیتیە ئەتوانی لەوێ سەیری بکەیت و سوودی لێ ببینی باشە؟ باش ئافرین ئادی پێم بڵێ ئەمانە مویاوڕێتن یا خزمیشتن خزمیش خزمیشتن دڵە خۆشە کاتیتەوە بۆ لایەن بەڵێ ئەی باشە ساڵێکی تریشیتەوە نازانم هەموو ساڵێ وەرەوە سەردانی ئەم هاوڕێیانە بکە باشە؟ باش ئافرین یەکچە بڵێ قایم بۆ کاکەمە بەرگیان مایکەکە بە بەهەنوو دادانوو بەڵێ چۆنی بەڵاشم ئەحواڵە چۆنە بەڵاش یاخوام و کاتێ باش بی هەنووکیان تۆ لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج ئافرین هەر بشی هەنوو بەڵێ ئێستا پشویاوینە وایە؟ بەڵێ باشە مناڵانی ئێرە کچەکان بە تایبەتی لە وەرزی هاوی ناکە هیچ قوتابخانە و شت نییە خۆتان بەچیوە سەرقاڵەکە ڕۆژانە چیەکەن؟ وەڵا بۆ خۆمان نەچین یاریەکەین یاری چیەکەن ئادی پێم بڵێ؟ میکانەوە و چاوشارکە ئەی ئافرین یاری بە میکانۆ و چاوشارکیەوە ناکەن؟ بەڵێ باشە یاریە کوردەواریەکانی شەزانن؟ ئادی یاریەکان چیەزانن؟ چاوشارکێ و فڕیوە و دەست بە دیوار و مارگرتی و ئەوشتان ناکەن؟ بەڵێ ئافرین باشە پێم بڵێ مناڵ یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایل کا باشترە یان ئەم یاریانە کێوەیکەن؟ ئەم یاریەکان ئەم یارانەکە ئێمە یەکەین ئافرین بۆچی سوودی ئەم یاریانە چییە تۆ زانی؟ وەکو وەرزش وایە چونکە هەموو جەستەمانە جوڵێ ئەنجام مێشکمانە جوڵێ بیرەکەینەوە بەڵام ئەگەری یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد بکەین چاومان چی لێیە؟
کزەبێ کێزەبێ ئەی ئافرین هەر بژی ئەی باشە پێم بڵێ حەستان لە چیرۆ خوێندنەوە و کتێب خوێندنەوە و شتانەیە بەڵێ باشە منیش ئەمڕۆ گۆفارێکم بۆیە ناوی گۆفاری پەپولێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپی کردووە و بە دیاری ناردوێتی بۆیەوە ئێوەش بیخوێن و سوودی باشی لێبینن باشە بەڵێ ئافرین هەنوو بەڵێ ئەی چی با پێشکەشەکەی شعر شعر ئادی شعرێکی خۆشم بۆ بڵێ ئەی لەم بەفرا باریوە زەوی زەوی یەک یەک پارچە پارچەزیوە هێرشوەرە هێ من ڕاکەوریا تۆپەڵە خەڵکە گوێ ڕزگاری پێسەرکە ئەی نەکەی گوێ ڕزگاری پێسەر نەکەی دوای سەرمایە بێ وایە بەڵێ ئەفەرین یەکسە بڵێ قای بۆ دادانو هەنوو جان مایکەکە بە ئەرین ئەرین بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم یاخوا هەموو کاتێ باش بی ئەرین جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش ئەی ئەفەرین ئەرین بەڵێ خەڵکی ئەم گوندەی ئێوە کاری کشت و کاڵەکەن بەڵێ کشت و کاڵ چی و چیەکەن تەماتۆ شتی واچن ئادی بۆم ببژێرە چی و چیتانێ تخار و تەماتۆ لەگەڵ ئاوانە ئەی گەنم و نۆک و ئەو شتانە من نازەمان ئەوانەتان نییە ناڵە باشە ئەم بەرهەمانە تەماتە و خەیار و بامێ و باینجان وەمانە هەمووی خۆتانەی خۆنیان لێشێ فرۆشنەوە لێشە فرۆشنەوە لێشیە فرۆشنەوە کەواتە کارێکی باشە خەڵکی گوندەکان کاری کشت و کاڵ بکەنیان شتێکی خراپە شتێکی باشە شتێکی باشە چونکە خەڵکی گوندەکان دەتوانن لە ڕێکاری کشت و کاڵەوە داهاتێکیان دەست بکەوێ خەڵکی شارەکانیش چیان دەسەکەوێ بەروبوومی خواردن وایە بەڵێ چونکە ئەگەر خەڵکی گوندەکان نەبن خەڵکی شارەکانیش هیچ شتێک نابێ بیخۆن قابلە لەسەر شەقامی قیر تەماتا چێڕێ نەخێر ناچێڕێ ئەبێ لە زەویەکی بەرفراوانی وەکو گوندەکانە کاری کشت و کاڵ بکرێ وایە وایە ئافرین ئەرین بەڵێ ئادی پێم بڵێ خێزانەکە کە کاری کشت و کاڵەکەن تواو کاریانەکەی بەڵێ چیان بۆکەی ئەو خواردن و چاوشتیان بۆ بیتە سەر زەویەکان بەڵێ من ئەو بۆ باوکمەوەم کاتێک ئیشەکە ئەی ئافرین کەواتە بێ ئێمە هاوکاری خێزانەکانیش با بکەین وایە بەڵێ هەر بشی ئەرین بەڵێ ئەی تۆ چی با پێشکەشەکەی گۆرانی ئادی گۆرانێکم بۆ بڵێ ئەی لەم بەفرا باریوە زەوی یەک پارچەزیوە نەبەر دیاران نەدرەخ نەهاورازی بەرز و سەخ هەمووی لە بەفراکپا بێسرە و بێچپا دەی منداڵان یاریکەین تیاریمان دیاریکەین دوو گورج بنە دوو بەرە هێرش ڕاکە هێ من وەرە هیوا تۆپەڵە خڕکە گوێ ڕزگاری پێسرکە ئافرین هەر بشی یەکسە بڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش مایکەکە بە هەنووشە گیان هەنووشە گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باشم یاخوام و کاتێ باش بی هەنووشە گیان بەڵێ لە پۆلی چەنی دەرەچم بۆ چوار دەرێتی بۆ چوارەی ئافرین هەنووشە بەڵێ ئەدی پێم بڵێ خەڵکی گوندەکەتان کاری ئاژەڵداریەکەن بەڵێ ئاژەڵ چی بەخێوەکەن مانگا ئەی مەڕوو بزن نیتانە ناوەڵە نیتانە باشە سوودی مانگا چییە؟ ماستەکەی خۆین ماستەکەی ئافرین شیرەکەیەکەن بە ماسوایە بەڵێ باشە ماستەکان هەمووی خۆتانەی خۆنیان لێشیە فرۆشنەوە لێشێ فرۆشی لێشیە فرۆشنەوە کەواتە کاری ئاژەڵداریش وەکو کاری کشت و کاڵ شتێکی باشە خەڵکەکەی خۆی پێوە سەرقاڵ بکە یان نا باشە کارێکی باشە وەکو وتمان چووکە خەڵکی شار بەهۆی خەڵکی لادەکانەوە ئەتوانن خواردنیان دەست بکەوێ وایە بەڵێ خەڵکی گوندەکانی شتیان دەسەکەوێ بەڵێ داهاتێکیان دەسەکەوێ وایە بەڵێ ئەی ئافرین باشە تۆ ئاژەڵەکان نەخۆشەوێ بەڵێ هەر بشی هەنووشە بەڵێ ئەی تۆ چی با پێشکەشەکەی گۆرانی گۆرانێکمان بۆ بڵێ ڕەوز زانست پەروەردەم هەتوانی زانی کردم مرۆڤ بەبین و زانست هەوڵدان تەکان توانست هەوڵدان تەکان توانێت تێدەگات چۆن دنیانێ سەر دەکەوێ و نانەوێ هەر ڕۆژە و داهێنانن جۆرە بەرهەم هێنانت جۆرە بەرهەم هێنانێ ڕۆژبوونی ئاوێرەکان گەشت بەرەو ئەستێرەکان کۆمپیوتەر و ئینتەرنێت نەزانین لە گۆڕەنێت نەزانین لە گۆڕەنێ هەنگاوی کۆتۆکۆپی شۆڕشاگەشت باکەپی هەمانە کشتی بۆکەن نای سوودم بۆ کۆمە مای سوودم بۆ کۆمە ڕۆڵەی کوردم بە ئێمەش لەم ڕۆژانە بین ئێمە مێژوو بە باسایستم بە هێڕاما بنووسن بە زێرناما بنووسن
ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ نووشەیان دەست خۆش مایکەکە ببە ئەنەزیان ئەنەس بەڵێ چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا باش خزمات چۆنن هەوا باش ئەوایی هەمویان باشن بەڵێ ئەی لەخوا بەزیابێ ئەنەزیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەری 6 لە پۆلی 6 ئافرین ئەنەس بەڵێ ئەم ناوچەیەوە شاخاویە وایە بەڵێ چواردە وتانەمووی بە شاخ دەورێدراوە وایە بەڵێ ئادی پێم بڵێ لەم ناوچەیەوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ وەکوچی سمۆرە ڕێوی گورێک لەگەڵ چاقاڵ هەر ئەوەندە ئەی کە وشتی لێ نییە باڵا کەویشی لێیە باڵە ئافرین باشە کارێکی ڕاستە ئێمە ئاژەڵانە بکوژین و لە ناویان بەرین نەخێر نەخێر بۆچی چونکە ئەو ئاژەڵانە دەشت و کێوەکان هەمووی جوان کردووە ئافرین ئەوان دەشت و کێوەکانیان هەمووی جوان کردووە ژینگەکەمان بەوانەوە جوانە ئەها بۆ نمونە ئەگەر ئێستا ئێمە گوێمان لە دەنگی کەوێک بێ چاو خۆشە بەڵام ئەگەر ئاژەڵی لێ نەبێ یان ئەگەر ئاژەڵێک ببینین وەکو ڕێوی هەر شتێکی تر لەم بابەتە بێ کە بیبینی زۆر دڵمان خۆشە بێ وایە بەڵام ئەگەری چی لێ نەبێ ناوچەکەمان زۆر ناخۆشە بێ باش ئەگەر کەسێکی بینی هاتە ناوچەکەیەوە ڕاوەکە تۆ چیەکەی پێ ئەڵام ئەو ئاژەڵانە ڕاومەکە ئافرین ڕێگری لێ بکە بڵێ ئەم ئاژەڵانە لە ناو مەبە و ڕاویان مەکە لەبەرەوەی ژینگەکەمان بەوان ئۆجوانە وایە ئافرین ئەنەسیان ئەی تۆ چیمان پێشکەشەکەی ڕێنمایی ئادی ڕێنمایی ما بکە کە چووتە دەست و سەیران کە ئاگر هەڵکرد دوای ڕۆشتیتەوە ئاگورەکە بکوژێنەوە ئەی ئافرین بۆ ئەوەی ناوچەکەمان نەسووتێ وایە هەر بشی یەک چەپڵی قایم بۆ کاکە نەسیان دەست خۆش مایکەکە بە ئەریناگیان دادەرینا بەڵێ چۆنی وەڵا باش واڵە چۆنە خۆشیاخۆ هەموو کاتێ باش بی ئەریناگیان بەڵێ لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 بەڵێ ئافرین هەر بشی ئەرینا بەڵێ لە وەرزی بەهارە بەڵێ تۆ چی بۆ گەشت و سەیران بەڵێ خەڵکی شبینیوە ئەچە بۆ گەشت و سەیران وەنیە وای باشە خەڵگیە بۆ ئەم ناوچەیەوە بۆ سەیران بەڵێ باشە تۆ هیچ ڕێنمایەکە هەیە بۆ کەسانێکی نامناوە بۆ گەشت و سەیران بەڵێ ئادی چیان پێڵی پێیانەڵین کە هاتم بۆ شوێنێک سەیران نابێ خۆڵ خاشاک فرێدن هەمویان لەگەڵ خۆیان کۆکەنەوە ئەی ئافرین باشە ئەی تۆ کە خۆچی بۆ سەیران چیەکەی خۆڵ و خاشاکەکە و چی لێکەی هەمووی کۆکەینەوە ئەی ئەبێ ئێمە هەرچێکمان خواردیان هەرچێکمان پێبوو لەم ناو فرێبیت نەخێر نابێت بۆچی چکە ژینگەکەمان پیسە بێ چونکە ژینگەکەمان پیسە بێ و لە ناوەچێ وایە بەڵ هەر بشی ئەرینا گیان ئەرینا بەڵ ئەی چیمان پێشکەشەکەی شعر شعر بەڵ بەفرباری نایلم بەفرا باری وە زەوی یەک پارچە زیوە نەبەر دیارە نادرەخ نە هەورازی بەرز و سەخت هەمووی لە بەفراکپە بێسروەیە و بێچپە منداڵان با یاریکەین جێ یاریمان دیاریکەین دەی گورج بمنادوو بەر هێ من ڕاکە هێرش وەرە هیوا تۆفەڵە خرکە گوێ ڕزگاری فێسڕکە ئەی ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبان دەست خۆش هەر بشی مایکەکە بە بەدادە یاران یاران جان بەڵێ چۆنی وەڵا باش واڵە چۆنە خۆش هەر بشی یاران جان بەڵێ ئێستا وەرزی چییە هاوین هاوین باشە وەرزی هاوین ئاو کەمەکە یان زیاکە کەمەکە وایە باشە ئاژەڵ و باڵندەکانیش وەکو ئێمە پێویستیان بە ئاوە یانەوە ناو ناخۆن پێویستیان بە ئاو پێویستیان بە ئاوە باشە لەم وەرزی هاوینەیە کە ئاو خۆراکەمە بێتەوە تۆ چۆ ناوکاری ئاژەڵ و باڵندەکانەکەی ئاویان بۆ دانەی بەڵێ باشە ئەگەر ئێمە ئاویان بۆ دانەنین ئەوان چیان لێ ئەوان یان لە ناوەچن یان کۆچەکەن و ناوچەکەی ئێمە بەجێڵن وایە باشە تۆ توانی لەگەڵ هاوڕێکانتە لە گوندەکەی خۆتان هەر کەسە و لە بەردەمی ماڵی خۆیان سەتڵێک دانێ بۆ ئەوەی ئاژەڵەکانیش ئاوی لێ بخۆنەوە و ئەوانیش نەخنچێن ئەتوانی بەڵێ ئافرین کەواتە ئەبێ ئێمە تەنیا ژیانی خۆمان لاگرنگ نەبێ ئەبێ چاومان لەوانیش بێ بۆ ئەوەی سروشتی گوندەکەمان تێک نەچێ بۆ ئەوەی ناوچەکەمان لە ناو نەچێ چاومان لە ئاژەڵ و باڵندە کێویەکانیش بێ باشە ئافرین یارانجان دەی یەک چەپڵی قایم بۆ یارانجان مایکەکە بە دادەڕێیان
ڕێیان جان بەڵێ چۆنی وەڵا باشە ئەحواڵە چۆنە وەڵا باشە یاخوام و کاتێ باش بی ڕێیان جانەی تۆ لە پۆلی چەنی وەڵا لە پۆلی چوارم لە پۆلی چواری بەڵێ ئافرین ڕێیان بەڵێ ماڵتان دوورە لە قوتابخانەکەەوە بەڵێ دوورە زۆر نا ئاها باشە کاتێکە چی بۆ قوتابخانە لە ڕێگا پرژەوەوە نەبینی نەوەڵا باشە ئەی ئەو مناڵانەی کە لە خۆمان بچووکترن ئەبێ ئێمە ئاگامان لیان بێ یان بەجیان بێڵین لە کاتی بەفر و ڕەشە باو بارانوانێ ئەبێ ئاگامان لێیان بێ ئەبێ ئاگامان لیان بێ باشە ڕێیان ئەگەر ئەدی چوکێن لە پۆلەکە لەگەڵتان یاران و هەنووشە شەو لەنیش وایە لەنی و لەن باشە ئەگەر ڕۆژێ یەکێکیان ناتنەوە نەخۆش بوون یان چوو بوون بۆ سەفەرێک گەشتێکیان کردبوو تۆ چۆ ناوکاریانەکەی کە لەوانەکانیان دوانەکەون یارمەتیان دەدەم ئافرین ئەبێ بچی بۆ لای ئەوانەی کە خوێندوتە فێری ئەوانیش بکەی بۆ ئەوەی ئەوانیش لەوانەکەیان دوانەکەون وایە بەڵێ باشە ئێمە بێ هاوکاری یەکتری بکەین لە ناو خۆمانە وەکو هاوڕێکان بەڵێ ئافرین کەواتە بێ هەموو کاتێ هاوکاری هاوڕێکانمان بکەین چاومان لە یەکتریش بێ وایە بەڵێ ئافرین ڕێگەان بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی گۆرانی گۆرانی فەرمی بڵێن بەڵێ من داڵان گوێتان لێیە من ئەم پەیامەم پێیە لە ئێستاوە کە وردن هەر کەسێک بانگی کردن لە وەڵامە وشیار بن بەڵێ بەکار بێنن ئەی ئافرین هەر بشی چەپڵێکی خایم بۆ دادەڕێە ناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵم خۆش بوو کاتم بۆ ئەم گوندەیەوە چاوم بە ئێوەی ئازیزیش کەوت بەڵام بەداخەوە ئیتر کاتی بەرنامەکەمان کۆتاییە و من لێرە بەجێتان هێڵم هەتا گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ